ئەو کارەساتە گەورەی نۆی دوانزە و دەی دوانزە و هەتا ئێستاش بە چەمچەماڵ و چەمچەماڵەکانە و بەو سنوورەوە کارەساتێکە کە ناتوانێت لەبیر کرێ. لەو کارەساتەیە کتێبخانەی گشتی چەمچەماڵ زیانێکی زۆری لێکەوت. ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێم هەڵمەتێکمان کرد بە پشتیوانی ئێوەی بەڕێز کە دەستمان پێکرد ڕوومان کردە هەموو کەسێک بە تایبەتی نووسەر و ڕووناکبیر و ڕۆشنبیر و خوێنەر و وەرجێڕ و هەموو ئەو کەساتانەی کە بتوانن بە کتێبێک بە هەناسەیەک بە دێڕێک بتوان پشتیوانمان بن. هەڵمەتەکەی ئێمە لە هەر هەشت بەڕێوەبەرایەتیەکەی هەولێر، سلەیمانی، ڕاپەڕین، دهۆک، زاخۆ، گەرمیان، هەڵەبجە، هەموو ئەو شوێنانەی ئەو هەشت بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە کە دەستمان پێکردووە بۆ بەردەوام ئەبێ ئەم هەڵمەتە و داوا لە هەموو کەسێکەکەین ئەگەر بتوانێ زیاتر و باشتر پشتیوانمان بێ بۆی بتوانین بە تایبەتی ئەو کارەساتە گەورەی بەر کتێبخانەی چەمچەماڵ کەوتووە و بشتوانین ئەم هەڵمەتە بەردەوام بێ بۆ هەموو شوێنەکانی کە بە کتێب ئاشنایەتی لەگەڵ مرۆڤایەتی دروست بکەینەوە و لەگەڵ خوێنەر و نووسەر و وەرجێڕ و هەموو ئەو کەساتێنی کە دۆستی کتێبن کە ئەهلی کتێبن بتوانین خزمەتێکی باش و باشتر بکەین. ئێمە ئەمڕۆ لە هەولێر جارێکی کە گوڕوتین ئەینەوە بەو هەڵمەتە و داوا لە هەموو ئەو کەساتەکەن لە ڕێی هەر 94 کتێبخانەکان کە لە سەرانسەری هەرێم لە سووری دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێمدایە بتوانین لە ڕێگای ئەوانەوە کتێب کۆ بکەینەوە و بیگەینە کتێبخانە گشتیەکان لێو لە دوای ئەوەی کە چەمچەماڵ و چەمچەماڵەکان بە ئارامی پشوو ئەدەن ئەکەونەوە سەر پێی خۆیان بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیک ناتوانین بڵێن لە چونکە کارەساتەکە زۆر گەورە بوو لە ئایندەیەکی باشە بتوانین خزمەتێکی باشی ئەهلی کتێب بکەین، خزمەتێکی باشی نووسەر بکەین، خزمەتێکی باشی خوێنەر بکەین، خزمەتێکی باشی وەرجێڕ بکەین. و من هەر لە نۆی دوانزە و کە دوای دەی دوانزەش کارەساتەکە زیاتر بە هەمووانەوە دیار بوو پاشوی کە خۆم سەردانم کرد و هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکانی ئەو هەشتەی کە باسم کرد خۆیان دەست پێشخەریان کرد کە بتوانن کەمپینێ دروست بکەن بۆی بتوانین باشتر و باشتر و باشتر خزمەت بکەین. بۆیە داوا لە ئێوەی بەڕێز دەکەین کە میدیاکاران دەورێکی سەرەکی و کاریگەر و باشیان هەیە. ئێمە لەسەر ئەوە ناوەستین چێ یەکەم کەس بوو ئەوەی کرد، چێ دووەم کەس بوو ئەوەی کرد. ئێمە هەمومان بەم تیمەوە لەمڕۆ ئەبین بە یەکەم کەس کە بتوانین ئەم کەمپینە بەردەوام بکەین. من جارێکی کە بە خێراتنتانەکەم سوپاستانەکەم بەڕاستی ئێوەی میدیاکار ئەگەر لە پشت کارەساتەکانەوە نەبن، لە پشت خۆشیەکانەوە نەبن، لە پشت نەهامەتیەکانەوە نەبن، لە پشت ئایندەی میلەتەکەمانەوە نەبن، نوقسانێکی گەورەیە بۆ مێژوو بۆ